بەناوی خۆی بەخشندە و مهرەبان سڵاوتان لێ بێ بینەران و بیسەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ من عیمران ئەمیر خۆشحاڵم لەو تەوەرەیە لەگەڵتان بەردەوام دەبم و میوانی ئەمجارەی بەرنامەی پەیامی ڕۆژ سەید ڕێناز گۆمەتاڵی دەبێ ئەو پیاوەی شاری کۆیە کە بە پیاوی پێشبینیەکان زیاتر ناسراوە و لە ماوەی ڕابردوو 11 ساڵ بەر لە ئێستاکە پێشبینی بۆ نەخۆشی کۆڕۆنا کرد کە دەگاتە هەرێمی کوردستان و عێراقیش دەگرێتەوە و لە چینیش سەر هەڵدەدا بە چەند کۆپڵە شعرێک پیشبینیم نەخۆشی کرد و ئێستا کەم نەخۆشیەیە لە هەرێمی کوردستانیش بوونی هەیە هەرچەندە هەتا ئێستا حاڵەتێکی کە من تەنانەت بۆ بڵاوبوونەوەیم نەخۆشیش لەگەڵ کاک سەید ڕێناسم کاک سەید خۆشحاڵین کە لە بەرنامەکەمان لەگەڵمانی زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ هەر بژین زۆر سپاس بۆ ئێوە سڵاو لە خۆتان سڵاو لە بینەرە بەڕێزەکانتان کاک سەید حەزم لێیە سەرەتا خۆت بە بینەرانم بناسێنی بزانین سەید ڕێناس کێیە بە تاوای بینەرانمان بدناسن من ناوم محسین عوسمانە بەڵام لەبەر ئەوەی ئیشی دکتۆری و بە گژوجیا و ئامۆژگاری ئەوانە دەکەم ناوی حەکیمەکەشم پێ نووسابووم بە سەید محسینی حەکیم لێش کۆن پێشمەرگە بووم ناوم سەید ڕێناس بوو لە پێشمەرگایەتی پێش ڕاپەڕی ئیدی ئەو ناوەشمەر هەیە کتابەکانیشم هەر بە ئیسمی مستعارە نووسی ڕاست ئیدیەوە بوو ئێستا وەکو نووسەرێک و هاوکات وەکو دکتۆرێکی گژوجای سروشتیش کار دەکەی ڕۆژانە مەشغوڵیەتی خۆت وەڵای ئەم چەند خولیایەکم هەیە یەک لەوانە بڵێن هەر ئەوە نییە هەر پێشبینی نییە ئەم بۆ خۆم نووسەر و لێکۆڵیارم لە چەند بوارێکی جیاجیا مێژوو شوێنەوار گەردووناسی و گیاناسی و جەستەناسی ئەوانە هەموو دەکەم لەگەڵ پاراسایکۆلۆژیاش کە زۆر باشە کتێبەکانە زیاتر ئەوەی کێستا کە وەبزان بە چاپ گەیشتووە دوودانە تا سێدانەیەوانە یەکێک لە کتێبەکانت باسی ئاماژە بە ئەو نەخۆشیە دەدەی نەخۆشی کۆڕۆنا ئەمە چۆن بوو دوای 11 ساڵ لە نووسینەکەی تو ئێستا نەخۆشیە هاتە هەرێمی کوردستان چۆن بۆم کتێبەت نووسی حەزەکەم باسی هەم کتێبەکە و هەم شعرەکەی خۆشتم بۆ بکە یاخۆ چۆن بوو ئەم شعرەیەت بۆ هات بۆ خۆی پێشوەی بڵێن باسی ئەو کتێبەی بکەی باسی ئەوەکەش بکەین شعرەکەش کە تایبەتە بەو پەتایی چاکە مەسەن پەنجەڕاکێشی سەر ئەوەی چۆن ینی دەکرێت شتێکی ئەو هالا ببێت بەڵێ زۆر ئاساییە ئەوە پەیوەندی هەیە بە فیراست بە کەشف هەر لە کۆنەوە و هەبووە مەسەن ئێستا بۆ نمونە ئەمە هەمان بووە لە ناو کوردان چەند گەردووناسێکمان هەبوو ئاوایان چەند مەسەن عالمێکمان هەبووە توانێت یەک لەوانە شاخۆشێنە لە هەوراما دیجافە ئەوانە هەموو پێشگۆهیان و لە مێژوودا باش گەردووناس و عالمی بڵێن خواپەرست دەکرێت کە لە ڕۆژهەڵاتەوە کوردن بڵێن چوینە ئەو شەوەی کە حەزرەتی ئیسا لەدایک بووە ئەوان بڵێن بەڕێ کەوتون بۆ بێت لەحم هەستیان کردو مەسەڵەن شتێک هاتە بوون کە پێویستە خەڵک بەهانایەوە بچێ پشتی بگرێ ئەوانە سەبارەت بە پەتایەکە بەڵێ لە 2009 زۆر بە جوانی بە وردی باسی دەکەم ئێستا لە بەردەستەوە 2009 بەڵێ ئەوە 2009 نووسراوە 2009 چاپ کراوە بڵێن هەر ئەوەکەش لە سەرەتای 2009 نووسرا پێشبینیەکە لە قەڵاتزێ دەڵێم کە دەنووسم ئەو هەڵبەستە دەرد و نەخۆشیم مەبەستە ئێستا هەرا یەک پەتایە بڵاوەوە لەو دنیاە ئەویشیان پەتای بەرازە کە سەری هەڵداوە تازە بڵاو بۆوە لە زۆر وڵات دەیگرن خەڵک سات بەسات لە پێشدا پەتای پەلەوەڕ بەڵاو ئەو کات نەیبوو خەبەر یەکەمیان هیچ نەچووە سەر دووەمیان بای خۆی دای زەرەر ئەگەر بین تەماشای وشەی نەچووە سەر بکەین تەبعاً کاری خودای کاری ذاتی خودای ئەوەی نییە نەچێتە سەر بە کونفەیەکونێکی تەواوە کاری مرۆڤە دەستی مرۆڤی لە پشتا جا ئەوەش زۆرە شەڕێکە جا ئابوووریە دەست بە سەداگرنی جیهان هەشتێکە جا دەڵێم خوشک و برام ها ببینە یان لە دوای دەڵێم ئێستا کە من دەنووسمەوە هەڵبەستەوە 2009 دەڵێم ئێستا پەتای بەرازە کە سەری هەڵداوە تازە یەکسەر دەزانی ئەوە 2000 یەکەمیان هیچ نەچووە سەر ئیپەلەوەڕ دومیان بای خۆی دای زەرەر خوشک و برام ها ببینە هەڵامەتی کەرەشینە یاخود دەردی مانگا سوورە هەرچەند لێم وەرناگرن تورە هەڵامەتی بزن و مەڕە
هەڵدڵ و شێوشکەوتەڕە لە دنیا ئاشتیە نەشەڕە لای تەنچی دەدڕێ بەڕە کە زانیتان لە دنیاە شەڕ نەماوە تەقەنایە بکەن چاوەڕوانی پەتام لێ دیارە ئەوە تا گەر ئێستا کە ئامادەبی ئێخۆ خراپ نییە چا دەبی ئێستا مەعقولە و هاتووە لێرکانە زۆر وڵاتان هەر ئامادەکاری نییە دەڵێم کە ئێستا کە ئامادەبی چارەسەرەکەش پەنجەمی خستە سەرێ دەڵێم کە ئێستا کە ئامادەبی ئێخۆ خراپ نییە چا دەبی پتر دەپارێزن خۆتان دەبێتە چارەسەر بۆتان لێرە کەمتر خەڵک دەگرێ چین و هند زۆربەی دەمرێ پەیدا نابێت چارەسەری تۆ شۆک و من خەم لەبەری ئینگلیز و رووسیا و ئێران ئەو پەتایە دەیکاوێران ئەو پەتایە لەو سەدە دێ هاکە ئەو بەڵا بەدەدێ هاکە یعنی ئێستا بزانە باشە ینی ڕێک ناوی چینیش دێنی لە شعر لە چین ڕادێ بڵێ باش ئەم شعرە چۆن بوو نووسی دەگەر باسی مێژوێن شعرێن بۆ بکەی لە چ کاتێک بوو چۆن بوو ئەم شتێ بۆ دروست بوو کە لە داهاتوو شتێکی ئاوا دروست دەبێت پەتایەکی ئاوا دروست دەبێت لە دوای پەلەوەر تەنها بەز نییە بەڵکو کۆرۆنا و نەخۆشی تریش دروست دەبێت بەخۆی هەموو پەتایەکان هەمویان فەسیلەی کڕۆنان ئەو جا هەر لە هەر شوێنێکی لە هەر زەمانێکی هیدی ناوێکی لێنراوە وەالحاصل بۆ بینینی ئەو شتانە ئەوە پەیوەندی بە خودی ئینسانەکەیەوە هەیە ئەو ئینسانە ذاتی خوا چۆن دای مەزراندووە چکە ئەمە بەڕاستیانی ئەمە وەک مرۆڤ بەڕاستی ئەو ئیشە ئێستان باسی جەستە بکەم باسی سۆنیەتی پێکهاتنی بەس لیمفەگرەکان و غودە سنەوبەڕیەکان بکەم باشە وەڵی ماوەکی زۆری پێدەچێ ینی کە ئەوانە هەموو هێزی بەرگری جەستا هەموو بڵێن ئینسانەکەی چارەسەر دەکە ئەسڵەن ئینسان پێویستی بە دەرمان و دەوا ئۆشتانیە غێری ئەوەی کە خەوێکی چاچی هەبێ بخەوێ جا کاتێک کە ئەمە کوتمان ذاتی خۆی ئینسانی زۆر بە جوانیدا دەمەزرێنی ئەحسنە تەقویمی دروست کردیا یعنی تاقەی دەداتێ بەڵام ئیوا هەیە زگماک تاقەی تێدایە ئیوا هەیە دەتوانێت ئەو تاقەی بۆ خۆی دروستکە ئەوەی زگماک تاقەی تێدا ئەم تەسەوەڕ دەکەم ئەوەی من ئەوەی زگماکە لەبەر بە منداری ینی بە منداری دەچینە ماڵە خزمان کسکۆکە بووم ینی پێشێ بگەینە ماڵە خزمەکەی ینی داکم بابم ئەوانم دەکوت ئەوانە دەرکیان قفڵە ینی وەی لێ هاتبووم لە ماڵی خۆمان دەیانگوت تەماشاکە بزانە ماڵ دەچینە ماڵە فلان کەس لە ماڵی نەیان نا ینی وا بەهێز بووم ئەو کاتە پاشان برێن زۆر جار شتی دیکەم لە هەشتا و حەوت قیمەی پێشمەرگە بەهێزی بە ساڵی هەشتا و حەوت قیمەی پێشمەرگە بەهێزی بە برایەکەم کورد یانی یەکسەر وەختێکی یعنی بە فکر ئەو هالە لە خۆمدا ڕۆ دەچم ئەوجا ئەو پێی دەکوترێ لە کاتی ئینسان لە خۆیدا ڕوودەچی پێی دەڵێن مابەینە یەقزەتی وەنەوم ئەوەی چۆن بۆرژانێکە تۆ ئەو شتێ دەبینی لە حاڵەتێکی ئەو هەڵە ئیدی دیتم ڕێزە عسکەرە و جا شاتن لۆ مقڕیمە ئەم لە ئەم بۆ کوارگان بەوەی دەچمە شاخێم جارێ ئەز ئەو وەخت ئەمەک ژوو جیاوشتیوالە بوو چوومە جێژ دیتم یەک ڕێزە عسکەرە هەڵۆ مقڕیمە دەهات هاتمەوە گوتم سەید ئەنەرگۆتی چییە گوتم وا چاکە ئەمە بڕۆین گوتی لۆ چێ گوتم هیچ نەبچینە ئەوروپای ئاخر لۆ کاکە مقڕانێمە هەموو جیران تەواو نەما ئێرە عسکەر دێت هەمووی باشە کاکسید باەمە بچینە ئەوام بە چاوی خۆم دیت یەک ساڵ پاش ئەو قسەی بە چاوی خۆم هەمان ڕێز عسکەر باستە باشە با بچین سەر و مەوزوعی چۆن ئاوا تەوەقع دەکەی بۆ داهاتوو ئاخۆ مێژوو لێک دەدەیتەوە یاخود چۆن بڵێ تۆکو ئیلامێکی خوایی ناوی دەبەی چۆن ینی ئاوا داهاتوو دەبینی یاخود وەکو بەشێک لە کۆمنتەکان بەرلەوەی قسە لەگەڵ جەنابەت بکەم ئەباسییانەوە دەکرد زۆر پێشنیاری کردێ بێگومایەکێک لە پێشنیارەکان ڕاست دەبێ تۆ یعنی چ شتێک وات لێ دەکات کە تۆ قسە لەسەر داهاتوو بکەی ئاخۆ ئەوانە ئەفم کە درێژ دەبێتەوە ئەو حالا بۆ من ئەوانەی کە گوتیانە زۆر پێشنیار مەسەن ئێستا ئەمن کۆمینتەکەم خوێندەوە نووسرا بوو 100,000 پێشبینی بکە دوی دانەی دێتە جێ ئەوە 100,000 پێشبینی نییە ئەوە ئەو چەندی لەوانە هاتۆتە دی 20 پێشبینی تێدا نووسرا پێشبینیەکان چەندی هاتۆتە دی 20 پێشبینی ئەو پەڕی لێ نووسرا لەو 20 پێشبینیەی لەناو پێشەچیەکەیدا هەر لەناو پێشەچیەکەیدا شایدم هەیە دوو پێشبینی زۆر جوان وەک خۆی هاتیتە جێ کە ئەو کابرای محامی من نییە پێشەچیم لە بنووسی کابراایش مدیر عامە و ڕوتبەی لیوە ئەو هەبێ نایە ئەو شتانە بۆم بنووسێ وەالعاسڵ یعنی هەموو ئەوانە هەر لێرکانە ئەو پێشبینی پەتایی نییە بۆ نمونە ئەم باسی لە ساڵی 2010 باسی شەڕی شیعە و سونەم کردی لە عێراقێ شوێنە پیرۆزەکان یەکتر دەتەقێنەوە پێشتر نەماندی تێکاکە ئەمە بەڕاستی ئەمەیانم ئەمن هەموو دیت بووم پێشترێ دەرێم فەنجیان پێەیە
بەشم شەیری خەڵکی سەرە بڕن ئەو هێزە ئەو هادێ ئەوەیە باشە هەمووانە ڕوویدا لایەنی مامۆسایانی ئاینی هەروەکو دینی ئیسلامیش دووپاتی لەوە دەکاتەوە کە هیچ کەسی عیلم الغەیب نازانێت ئەو ڕاست دەکەم تۆش دووپاتی ئەم قسەیەکەی تۆ ئەوەی تۆ باسیەکەی غەیب نییە غەیب نییە ئەوە غەیب نییە ئەوە بەوانە دەڵێن ئاڵی کەشف ئاڵی کەشف ئاڵی کەشف مەسەن ئەو بەچی ئاڵی کەشف پەیدا دەبێت جامش ئەو مەبەستە بەچی پەیدا دەبێت خۆی باگراوندێکی مێژووی زۆر خوێندنەوەی مێژووات لێ دەکا ئاڵی کەشف بەخۆی دروست بێیان غەیب عند الله تەواو نەبڕا ینی بڕاتەوە ئیدی تەواو ئەوی دیکە دەمێنێتەوە فیراست هەیە کەشف هەیە کەرامات هەیە ئەوانە بوونی هەیە بەڵام لە ئاڵی کەشف مەسەن کەسێک کە دەتوانێت دڵی ڕۆن دەبێتەوە زۆر ئێستا جێگەی نابێتەوە لە دەبی دە بەرنامەی بە تاقتنی بۆ بکەی چێ دەبێتە ئاڵی کەشف بەڵام یەک شتی یعنی یەک پەنجە بۆ یەک شتی ڕادەکێشم لە کۆمینتەکانم ڕەنجی دایتەوە ئەوە شتێکی زۆر بچووکە ئەویش پێی دەڵێن عشق ینی کاتێک کەسەکە عاشق بوو هەموو کەسێکی خۆشویست بۆ مەحەبەتی هەوڵدا ئەسڵان ڕقی لە دڵدانما ینی لێ مەرتەبەکی دەبڕێ بۆ ئەوەی ئەو ئینسانە بتوانی شتێک کەشف بکە تەنها خۆشەویستی بەسە بۆی کە ئەو ئیلهامە بۆ دروست بێ یاخود عیبادەت و نانا ئەوانەی دەوێ عیبادەتی دەوێ زۆر تشتی دێ بەڵام ئەو بەرنامەیە جێگەی نابێتەوە ئەوانە دوور درێژی باس باشە با بچینە سەر بەشێک لە شعرەکانی ترکە لەم کتێبانە یان لە پێشنیارەکانە تەروەکو ئێستا کە نووسیوت و ببێتەوە قەجا پێما بێەوەی شەڕ یاعشیش هەر شتە لەسەر نووسی بوو هیچ شعرێکمان هەیە وەکو ئاماژەیەک بێ بۆی کە پێشووتر هەمان شتێک کردبێ لە ئەوەی بەڵێ لە بۆ نمونائیدا ئەوەینا سووریا تەباشا سەیری سووریا کە وەڵی دەڵێ ئەوە ئێستا نووسرایە باشە بەڵێ هەمووی دەڵێم سووریا دابڕ دەبێ حکم بەدەست سابر دەبێت طبعا سابر مەبەستم ذاتی خوددایە لە هەموو جێک حکم بەدەست سابرە ئەنی بڕایتەوە قەتعیە پاشایەکی زۆر زیرەک و وریا و ئاگا و شاتڕ دەبێت سووریا لێکتر هەڵدەوەشێ وا دروست دەبێتن کەشێ سووریا دەکەوتە دەست جوان 100 مێگەل ماوە بێشوان دوومەڵ گەورە بێ یا بچووک هەر ناوی دەبن بە کوان چییە فەرقی عارەب و جوو چۆن و کەیفە و شلۆن و کو کورد پێش دەکەوێت لە سووریا هەر بەڕبەی تەقتەق نەبوو کەی تشتی وا بووە ئەتۆ لە 2007 باسی ئەوەی پێش بڵێ لە سووریا بەرێ مەبەستە چییە ینی کوردۆکو ئێستا نام ئەو 2007 نووسراگەر لەوێەوە 2007 نووسراگەر بە کامیرەکەی توانی بینێ پێش دیارە باشە دەڵێم چییە فەرقی عارەب و جوو ئەمن دەڵێم سووریا دەکەوتە دەست جوان نامێنێ بۆ عەرەب دەگەی دەڵێم 100 مێگەل ماوە بێشوان دەڵێم چییە فەرقی عارەب و جوو یعنی لەوێ کە کوردان مەسەڵەن ممکنە لەو کوردەکان خراپ بن مەسەڵە ئەوەیە چییە فەرقی عارەب و جوو چۆن و کەیفە و شلۆن و وەرەوەیە کورد پێش دەکەوێت لە سووریا هە بەڕبەی تەقتەق نەبوو ئەنی ئەوەی ئەمن دیتم پاشان دەڵێم لێرە دەڵێم لەبەریا سووریا ئەو سەفەر شەڕ دەبێت دەڤەر بە دەڤەر کوشتن و بڕین ئاسایی بوو ماندوو ببوون نوچی نەشتەر ئەو وێنانەم هەموو دیون تەواون نەک نیواو نیون ئەوەی لەسەر دەکەمەوە تەرکیز دەرێم ئەو وێنانەم هەموو دیون تەواون نەک نیواو نیون تیشتی ئەو وێنە و ڕووداوە لە سۆمای چاوم چەقیون یعنی ئایا ئەو تشتا دەبێت احتیادی بێ هەر ئەو هالا بەسەدا تێپەڕێ ممکن نییە احتیادی بێ باشە جا عێراقی بڵێن باسی لە 2010 باسی ئەو شەڕی ئەوەی زۆر بە جوانی دەکەم زۆر بە وردی کاکسەید ئێستا شەر لە نووسینی پێشبینیەکان بەردەوامی یان کتێبەت هەیە لە داهاتوو کە چاپکرێ وەڵی ئەوم هەیە بڵێن دوسێ کتێبم لەبەردەستە دایان نووسمەوە یەکێکیان ئەگەر خوددا عمرم بدات ڕێگایەکی ئاسان بۆ ناسینی یەزدان شتێکی زۆر نازدارە یەکێکیان ماریفەتە ماریفەتی سەید ڕێناس هەمووی خۆشویستن و بێکەوە ژیان و یەکتر قبولکردن و با ئێمە بچینەوە سەر نەخۆشی کۆڕۆنا پێشبینی تۆ بۆ نەخۆشی کۆڕانە ئێستا کە واقعات ئیتر دروست بوو دوای 11 ساڵی نووسینی شعر دروست بوو پێشبینیەکەت چۆنە بێت تا چەند پێ دوایە هەرێمی کوردستان دەگرێتەوە پێشبینی تۆ لەسەر چه ئاستێکە لەسەر مەبەستم کە پێشبینی بۆ بابەتێ دەکەی
چ دەکەیتە پێوە بۆ پێشبینیەکانتیش حەزم لێ بەر لەوە پرسیاری وەڵام بدەیتەوە چیەکەیتە پێوە بۆ ئەوەی کە پێشبینی بابەتێ بکەیت ئەمە کوتمان پێشبینی کار یان پێشگۆهی کار باشە دوو ئەوەی هەیە یان ئۆتا بۆ خۆی زگماک ذاتی خودای هێزی داوەتێ ئەویش هەستی پێکرد و درکی پێکرد ئێستا لە زۆربەی زۆری ئینسانان هەیە بەسەریاندا تێپەڕ دەبێ نازانن بۆ نمونە یعنی زۆر تشتەیە درێژت ئەو وەزعی تەماشای کەسەش دەکە دەرێک وڵای درێ ئەو کەسەم دیتە ئەوە لەو سەعاتێ ئەو کابرام لێرە دیتە یان بۆ نمونە دەڵێ ئەتۆ دەڵێ چی دەڵێ وڵای لە مێژە فیت پەمپی سیارەکەم نەسوتە ئەو ڕۆژی بۆ ئێوارێتەوە فیت پەمپی سیارەکە سوتایە ئی باشە وڵای عباست زۆر لە مێژە نەدیتە ئەو 20 سار دەبینە دیتە ئەو ڕۆژی ڕێک لە ناو بازار دەبینی ئەو هێزە هەیە لە ناو ذاتی ئینسانیدا بەڵام لە هەندێکی زۆرتر لە هەندێکی کمترە یعنی کاتێک بەنی کەسێک زگماک تێدا بوو هەستی کرد درچی کرد کە ئەو هێزەی تێدایە دەتوانی گۆشی بکە پەروەردەی بکە بەڵام هەیە ئەگەر هێزێکی وا بگەڕەشی تێدا نەبوو دەتوانێت بەو ڕێگایانەی کە هەیە ببێتە ئاڵیکەش ببێتە ئەوە ینی شتێک لە شتانە بزانێ بەڵام پێشبینی تو با بچینە سەر کۆڕۆنا و کاتی بەرنامەکەمان کەم بۆتەوە نەخۆشی کۆڕۆنا پێشبینیەکانی تۆ بۆ چۆنە ئەم پێم خۆشە فرسەتم بدەیت ئەوە باز دەکەین باز دەکەین بەس فرسەتم بدەیت یەک تشتی دیکەیانی بۆ هاوڵاتیانم ئەوە بکەم بۆی بزانن یعنی ئینسان چەند بەهێزە ذاتی خوای لە ڕێی ملمان لێمان نێزیکترا ڕاست قلب المؤمن عرش الرحمانە دڵی ئیماندار عەرشی خودایە ئێدەی باشە یعنی بۆ دەبێ ئینسان بەهێز نەبێ یعنی ئەو ذاتی خودای ئینسانی لە ئەحسەنە تەقویم دروست کردیا جوانترین شێوە ئایا ذاتی خودای گوتێتی ئەمن مەڕێکم لە ئەحسەنە تەقویم دروست کردیا نەیگوتووە دەڵێ ئەمە ئینسانمان لە ئەحسەنە تەقویم دروست کردیا ئێ بۆ دەبێ مەڕ بزانی بەفر دەباری ئەمن نەزانم ئاخەت چوە چۆن دەبی ئێ بۆ مەڕێک دەزانی بۆ نمونە شوانەکە دێتەوە ماڵێ مەڕی هینای تۆ ماڵێ بابی پێی دەڵێ کوڕم ئەوڕۆ چۆن مەڕەکان لەوەڕان دەرێ بابە وەڵی ئەو شۆ ڕەنگە بەفر باری دەرێ لۆ دەرێ مەڕەکان هەموو شتێکیان دەخوارد لۆ خۆم چویمە لە گژ و جیاکردنێ بۆ خۆم یەک ڕێزە مێروستانم دیتیە دەڕۆیشتن لە جۆمەچی بوون گەرایەکانیشیان دەگواستەوە نەک یەک ڕێز چەندان ڕێزم دیت هەتا بۆ زۆمەیدا شۆڕمەوە یعنی تێگەیشتم لەوەی کە باران دەبارێت کوڕە جای دەناسم جا ئەم پێ دەڵێم بەهاران وەرە پێ دەڵێم ئەو جیا دەزانێت پاش ئەم ساعتێکە باران دەبارێت یعنی هەموو ئەوانە هەیە ئەو هەموو ذاتی خۆی خەڵقی کردنی ئەمنی لە جوانترین شێوە دروست کردیە تۆش ئەو جاوەرە مارێک وەرە کوندە بۆیەک کورد دەڵێ فڵان کەس دەزانین چەند بەبەختە ڕۆژە سێ چێشکەی لۆ دەدرێ کوندە بۆیە بابە خۆ چێشکەکان لۆی ناسن کوندە بۆ بەهێزی چاوەکانی ڕای دەکێشی مار چێشکە دەکەنە زریوە زریوا دەزانێت دەرێ مام ساڵح وەرە ئەو مارە بیگوژە شتیوانە ئەو مارە ئەو چێشکانی هەموو گرتیا بە تایبەتی مارە تەمبەڵەکان ئەو مارانی کە زۆر تەمبەڵن ناتوانن یعنی ڕای بکەن ذاتی خوای ئەو بەهرەی داینێ هەبتان نێتیرەکە بین ینی ڕای چێشن جەز بیکەن ینی کەواتە ئەو هێزە لە ئینسانیدا هەیە بۆ دەبێت لە مەدانەبی کە لە ئەحسەنە تەقویمین باشە پێم بڵێ پێشبینیەکانی تۆ بۆ کۆڕۆنا چۆنە بێت و ئەم نەخۆشیە چەند لە هەرێمی کوردستان دەمێنێتەوە بەگشتی لە جیهان کڕۆنا بڵێن ئەگەر بێت و لە ناویش بچێ وەک متبوون دەمێنێ متبوونی کاتی ئامچی ئەگەر لە گردونیش ئەگەر لە گردونیش لە ناو بچێ بە وەک متبوونی کاتی دەمێنێ وەکو بەرمی لە بارودەچی حاضر لۆ تەقینەوەی بمێنێ لۆ چونکە ذاتی خودای یعنی ڕاستە هەموو ئانە لە پێشدا گوتمان دەستی مرۆڤە بەڵام ئایا مرۆڤیش بێ ذاتی خودای چییە؟ ئێونیە؟ ئەویش چ نییە؟ وایە؟ یعنی کەواتە ئەو پەتایە ئەمن حەقیقەتەن ینی خەونم دیتە بە جیایەکی ئەوانش خەونیش زۆر جار ینی وەڕاست دەگەڕێن هەرگەلێک گەلێک جار مەسەن بۆ من ئەمن خەڵکی دەناسم لە خێودا فێرە ئینگلیزی وە بۆ لەبەر ئەوەی یعنی زارێ دەبی پێ بزانین خەوتە خەو ڕاستی عینە نۆچیەکە عینە نۆچیەکە خەو ڕاستی مەسەن پێغەمبەری خۆشەویست دەڵێ ئەگەر لە خەوێدا دەستت بە سەگەکی کەوت وەچی هەستای پێویستە گراوی کەی ینی چیەوە ینی کەواتە خەو ڕاستی وەچیەکە لە خەوێک خەڵکیی زۆر دەناسم ژنی هێناوە بەواقع ژنی نەهێناوە سیرکە ئەو ئەوانە هەموو هەیە مەسەن نەنات بۆ منە یعنی گەنج ژنی نییە باشە حەزی لێیە ژن بێنێ ئەوە دەبێ ینی ئیتر لە خەودا دەگاتە ئۆرجازم ڕاست ڕێک تەواوە ینی کەی گەیشتە ئۆرجازم ینی
کەواتە خەو لەگەڵ ڕاستیەکە ئەم برادری دەناسم فێری فارسی بووە لە خەوێدا ئەمن بۆ خۆم لە خەوێدا بە ئەوکان بگات بۆ خۆم لە خەوێدا مەسەن چەند جار پێیان کوتم ئەو جیا تێکەڵی کە دەبێتە دەرمان بۆ ئەو شتەی تاقیم کە تۆ ڕێک وا بووە بۆ ئەوەش 4 مانگ لەمەوە پێش ئەمن خەونم دی وەڵڵی کوڕێکی خەڵکی گوندی خۆمان دەڕۆیش هەردوو جیرفانی ئەها پڕجیا بوو گوتی پەتایەک دێ ئەوی ئەو جیایی نەخواتن نازانم چی لێ بەسەر دێ ئەمیش گوتم کاکە دە بەم پیشان دەگونا ئەتو بەخۆت جیاناسی پێشان نادەم وەڵا غارمدا لە ناو بەرچیم دەرینە پارچێکی کچکۆکە بوو نەمدەزانین چکە پەلکەک بوو لێ بۆ نەمدەزانین چییە جیاکە وڵا خواردم گوتم حەوێ زۆڵایی دەزانم ئەوە چییە گوتی گوتم ئەو جیایە گوتی ڕێک ئەوە تەواوە باشە دەچین سەر چارەسەر بەس پێم بڵێ بەڵام ئەو مانجی چار ئەو جیا دەبێت کۆڕۆنا دەمێنێتەوە ئەو کڕۆنایە بڵێن دێت ممچینە بێتە بڵێن تەدەخلی ئەو وڵاتە ناوچەیانەش بکە بەڵام بە زەعیفی ئەوە نییە زەربە لە ئێمە بدا یعنی کڕۆنا ئەوە نییە زەربە لە ئێمە بڵام تشتێکەیە پێم خۆش ئەو بەرنامە 5 دقیقە درێژە پێ بدەی ئەوە بۆ خۆپارێزیەکە باسی بکەم زۆر سەر باسی خۆپارێزنەکەی واتە ئەوەی کە تو دەیڵێ بینەرانی خۆشەویست من حەز دەکەم دڵنیایەوەشان بوون ئێمە باسی دەکەین هەمووی پێشبینیە مەرج نییە ببێتە واقع ئەم کۆڕۆنایە لێرە بە شێوازێکی ئاسایی بڵاو دەبێتەوە لەوانەیە زەرری کەمتر باشە چارەسەرەکەی بەر لەو بیستن سەر خۆپارێزەکەی وتە چارەسەرم پێدەدۆزرێتەوە ئەم چارەسەر ئەو جیایی کە ئەمن بڵێن خەونم پێویتە ئیلا مانجی چار دەبێت مانجی چار وڵای جیایەکە بڵێم لەکوێ دەبێم جایە ئەم بۆ خۆم ئەو جیام لە چای بەنەبای ئەوانە دیوە حقیقەتەن بەڵام ئێستا بڵێم ڕێک ئەو ناوی ئەو تشتەیە ڕەنگە ینی ناوی جیاکەی دەبێت ناوە ئەلمیەکەی باشە بەڵام مانگی چارم جیا دەبێت وە بە ئەو پێشبینیەکانی دکتۆری پزیشکی پسپۆریش دەڵێن لە هاوینە لە وەرزی گەرمایە نەخۆشیە لە ناو ئەوە ڕاستە لە واتەم جای هاوکاتە لەگەڵ نەخۆشی لەگەڵ گەرمای ئەو کاتە ئەو جیا دەبێت ئیدی نە ئەمە بەستم خەونەکەی بۆ ینی بەو جیایی ئاخە مەسەن ئەوها لە خۆڕانی مشاهدمە ینی بێن سوێن بخۆن کە ئەمن ئەو خەونم جێراوە بەیانەکەی کتم شتێکی وادێ ئەو 2 مانگ پێشەوەی سەر هەڵبدا ینی ئێمە پێویست دەکە بە شێوەیەکی تەندروستی خۆپارێزی بکەن شێوەی تەندروستی چیە؟ شێوەی تەندروستی ئەوەیە ئێمە دەستەکانمان زۆرترین بەرکەوتنی دەبێت لەلایەن ئێمەوە دەستەکانمان زۆرترین بەرکەوتنی دەبێت لەگەر چواردەوەرەمان یعنی ئەگەر بێت و ئەتۆ هیچت پێ نەکرا هیچ نە سابوونت پێ بوو نە هیچ شتێکت پێ بوو بۆی دەم دەبێت دایم ئەوها بکەیت دەتەبێتە 25 پلا ئەوە لە 25 پلەی ناژی ئەو ڤایرسە دەمرێ باشە بەڵێ بۆنا ئەوە سروشتی ینی هەموو ئینسانێک دەتوانی خۆت بپارێز یعنی ئەمە هەر بڵێن کاکە ئەوە مەسەن ئێستا خۆپارێزیچکە مەسەن نەترسانە بۆ نمونە ئەمن ناترسم ئامادەیم تێدا بچم ماچیشان کەم باشە ممکن نییە بە حیات ئەوە خەڵقی من بکە پێم گوێرێ لۆ چکە ترس لە مندا نییە معنەویەت بڵێ کاتێک کە ترس لەمەدا بوونی نیە ئەمە دەتانی پێبرین ئایا ترس چی ئەمە چۆن تام ترس لە خۆمان دەرکەین تاقەشت ئەمە بتانین ترسی لە خۆمان دەرکەین عشقا دەبی بزانین یەکەم جار ترس چیە ئێمە ئەگەر ترسی وێنا بکەین بە تاریکە شەو برێن ترس تاریکی وەکو تاریکە شەو بەیەک شتی هەڵدێ ئەو تاریکیە ئەویش گڵۆپێکە ئەو گڵۆپە چیە عشقا ئەو گڵۆپۆی بۆ پێکە عشقی بۆ چی هەبێ بەڵێ عشق هەبێ عشقی هەبێ بۆ ذاتی خوددا جوان عشقی هەبێ بۆ ذاتی خوددا باڵە عشقی هەبێ بۆ وڵاتی خۆی بەلانی کەم جوانە باشە عشقی هەبێ بۆ هەموو دەوروبەر یعنی هەموو خەڵکی خۆش بێ مەسەن ئێستا ئەمە چوار زۆر عشقمان هەیە عشقی خودایی عشقی وڵات بەسا عشقی خودایی بۆ نمونە کابرەیەکی زاهید و عاریفە عاشقی خوددا نازدار عشقی کەمان هەیە پێشمەرگە وڵاتی خۆی خۆش دێ دەترسا لە هیچ عاشقی مەسەن بۆ نمونە کڕووکت ئێوە هەیە لەو تەمەنە ناترسی ینی بشی کوژی ناترسێ عشقێکی کەمان هەیە عشقی پارە کارە ساتە گرتەوە سیرکە زۆر پێم خۆشە پەیامێکی بنێرە من لێرە عشقی پارە تازیرەکانمان یعنی لە ذاتی خودداش ناترسن لەبەر خۆشەویستی پارەی تەماشا عشق چەند مهمە سیرکە ئەوان عاشقی پارەن لە ذاتی خودداش ناترسن چی بەروبوومی پیسێ دەیهێنن باشە هەنی کەواتە عشق چەند مهمە یعنی کاتێک ئەمن ئەوها عاشق بووم
ڤایرس پێم دەوێرێ زۆر زەحمەتە ئەم دەتوانم هێزی بەرگری جەستم وەکو شێوەیەکی علمیانە زانستیانە بەهێز دەبێ هێزی بەرگری جەستە چیە وای بیسیەکانی منە خڕۆکە سوپیەکانمە خوێنی ئێمە سێ بەشی سەرچیە خڕۆکەی سوورە پلازمایە خڕۆکەی سپیە خڕۆکەی سپی ئیشی چیە پاراستنی جەستە لە هەموو ئەو بەکتریا ڤایرس و فەتریاتانەیە ئەو سێ بە چارەسەرێکی باش یان بە خۆپارێزیی باش دەزانیەوە یەکەمیان خاوێنکردنەوەی دەستمانەوە بەردەوام تێکەڵ نەبوون بە شوێنە گشتەکان تێکەڵ نەبوون و هاوکات نەترسان و هاوکات خۆشەویستی دەوروبەر ئەگەر پەیامێکی تر نما بێ من وەبزانم کاتی بەرنامەکەشم بەرەو تەوابوون دەچێت من سوپاستان دەکەم پێم خۆش ئەو ڕێنمایانەی کە باسمان کرد بە تایبەتی پەخشکردنی خۆشەویستی بۆ دەوروبەر هاری کاری خەڵکی بکە بۆ ڕاگررتنی هاو هاوسەنجی ئەو گردونەی لە هیچ لایەکی هەوڵمەدا بە هیچ زۆرێکی ئەو سروشتەی پیس بکەیت لەلایەکی دیکە خۆت پارێزەوەک ئەوەی کە وەزارەتی تەندروستی ڕێنمایەکانی دانا بۆ خۆپاراستن و خۆپارێزی لەگەڵ ئەو ڕێ دەست خۆش بێ کاکسەی سپاس بۆ تۆ لەگەڵمان بووی بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم لەو تەوەرەی شاری هەولێر کە لەگەڵیەوە بووم بۆ هیوای توانیمان سوودێک بە ئێوەی خۆشەویست بگەێنم